سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق هەڵبەتە بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق چەند کاردانەوەیەکی لێکۆتەوە بڕێک پیان وایە کە ئەم بڕیارە لە مەسلحەتی هەرێمی کوردستانە بڕێکی تر پیان وایە کە ئەم بڕیارە بۆ بەرتەستکردنەوەی قەوارەی هەرێمی کوردستان و بڕیارەکانی هەرێمی کوردستانە هەڵبەتە ئەمڕۆ دانیشتنی دادگای فیدراڵی لەبارەی پلەبەرزکردنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت لە هەرێمی کوردستان دوێ بڕیارەکانی لەسێبەری بڕیارەکانی دادگای فیدراڵیدا چی بەسەر دێت هەموو ئەوانە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار محەممەد ساڵح مامۆستای زانکۆ تاواتۆ دەکەن دکتۆر سڵاو لێبێت بەعنیت باش سڵاوت لێبێت دکتۆر. دکتۆر سەرتا دەمێت پرسیارەکە بۆ دەست پێکەم تا چەندێک بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لە مەسلحەتی هەرێمی کوردستانە. بەڵێ طبعا پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جناو بدەمەوە ئەمە بە کورتی باسی ئەوە بکەم چی هۆکار بوو بۆی ئێمە ئێستا چاوەڕێی چەکوش و بڕیاری محکەمەی ئیتیحادیە بکەین لەسەر مەسیری هەرێمی کوردستان و لەسەر دۆخی پەرلەمانی کوردستان و لەسەر موچەی هەرێمی کوردستان. ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە 2005 تا ئێستا کە لە دەستوری عێراقیە مافێکی دەستوری دراوە بە هەرێمی کوردستان کە ئەم هەرێمە وەکو کیانێکی سربەخۆ لە چوارچێوەی عێراقدا دەستوری سربەخۆی هەبێ و دادگای دەستوری سربەخۆی هەبێ و ڕێنی دامەزراوی دەستوری هەبێ. بەڵام ئێمە لە 20 ساڵی ڕابردووە نەمانتوانیوە نە دەستورێک دابنین نە دادگایەکی دەستوری دابنین تا ئەو کات کەم و کورتی یاسایەکانمان لە دادگایەکی نێوخۆی هەرێمی کوردستانە چارەسەر بکرایە و نەچوایەتە محکەمەی ئیتیحادی. دوجاریش ئەگەر دەستورێکمان هەبووە تەوقیتی دەستوری دادنرا و پرسی تەمدیدی ولای پەرلەمان نەبوو پرسیەکەوە بە نەتیجە محکەمەی ئیتیحادی پەرلەمانی حل نەکرد هەڵی ناوەشاندەوە. هەموو ئەمانە بە دەرەجە یەکەم ئۆباڵەکەی لە ئەستۆی خۆمانە وەکو حیزبەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کەیسانی دوایە ئەوەی کە بینیمان گفتوگۆ و مفاوەزاتێکی زۆر کرا لەسەر هەموارکردنەوەی یاسایی هەڵبژاردنەکان لە هەرێم و ڕێخستنەوەی پرسی کورسی پێکاتەکان بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان مەلی نەدا بۆ ئەو تعدیل ئەو هەموارانەی کە پێویست بوون بکرێن لە ژێر سایە و ولایی پەرلەمانێکی شەرعینی خۆی هەرێمی کوردستانە. ئەمە سەری کێشاخۆ بە نەتیجە تۆ چی دەکەی کاتێک لە ڕووی سیاسیەوەکەی دەبن بەست ئەبێ پەنابێتە بەر وەکووتمان دادگای دەستوریمان نییە بێ پەنابێنە بەر محکەمەی ئیتیحادی بەغدا. ئەم بڕیارانەی محکەمەی ئیتیحادی بەگشتی من ناتوانم بڵێم لە مەسلحەتی هەرێمە یاخۆ لە دژی هەرێمە چونکە تۆ محکەمەی ئیتیحادی محکەمەیە کە بۆ تەفسیری دەستور و بۆ مقارنەکردنی هەموو ئەو یاسانی کە لە چوارچێوەی دەستور دابن. بەڵێ من پێم وایە ئەم بڕیارانە لە زاویەکی دژ بە هەرێمی کوردستانەوە دەرنەچوێنراون بەجددی. ئەم بڕیارانە جێبەجێکردنی کۆمەڵێک مەبادی دەستوریە لەسەر ئەو یاسایانەی کە لە نێوخۆی هەرێمی کوردستانە هەبووە. باسم کرد کە ئێمە ڕێیەکی نێوخۆی هەرێمی کوردستان هەبوو کە ڕێی زۆرین لایەنە سیاسیەکان بوو کە ئەم یاسایانە خەلەلی تیا ئەم یاسایان نادەستورین کورسی پێکاتەکان بەم شکلە ڕێخستنە نادەستوریە ناحەقیە تەوازونی تێکداوە تەمسیلی حەقیقی پێکاتەکان ناکەن تا دوایی بۆیە توانم بڵێم بڕیاری محکەمەی ئیتیحادی سەبارەت بە پرسی هەڵبژاردن بەمانی بەتابە لەسەرەوە قسە بکەین ئەگەر لە بڕگەیەکەمە پێم وایە بڕیارێکی دروست بووە و مطابقی ڕۆحی دەستور و فەلسفەی دەستور ئەو مادی دەستوریانن کە تەنظیمی دەوڵەتی عێراق و هەموو دامەزراوە دەستوریەکانی کردووە. چکە بیرمان نەچێ لە چەند بڕگەیەک پێک دێن بڕیارە دوو بڕگەی زۆر جەوهەریتی هەیە. بڕگەی یەکەمیان پرسی بازنەکانە گۆڕینی بازنەی هەڵبژاردن لە یەک بازنەی بۆ فرە بازنەی هیچ ڕەهەندێکی ئەوەی تیانەیە بڵێن لە دژی هەرێمی کوردستان بەڵکو گەڕانەوەی مافە بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەوەی کە بەشداری ڕاستەقینە لە پرۆسەی دەنگدان بکەن و ماف و نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەبێت لە پەرلەمان. ئێستا لە هەموو دنیا پرسی یەک بازنەی هەڵبژاردن پرسێکی تەقلیدی و کۆنە لە ڕاستیە ئەوەی کە هەیە لە هەموو دنیا ئیش لەسەر فرە بازنەیی دەکرێت ئیش لەسەر ئەوە دەکرێت کە هەموو ناوچەکان نوێنەری ڕاستەقینیان لە پەرلەمان هەبێ و دیفاع لە مافەکانیان بکە چکە لە سیستەمیەک بازنەیە دەگونجێ منتیقەیەک محافظەیەک شوێنێک نوێنەری پەرلەمانی بەرنەکەوێت. ئەمەش تەئسیر لە مافی نوێنەرایەتی دەکات کە مافێکی دەستوریە و لە دەستوری عێراقیشە ئاماژەی پێدراوە. خاڵێکی تر کە هەر لەم بڕیارە جەختی لەسەر کراوەتەوە پرسی پێکاتەکانە یانزە تەخسیسکردنی یانزە کورسی بۆ پێکاتەکان لە نەزەری محکەمەی ئیتیحادیدا پێویست نییە و نادەستوریە. بۆچی نادەستوریە؟ هەرچەند
ناوەڕۆکی با بڵێن نەس و دەقی بڕیاری محکەمەی اتحادی تایبەت بم بابەتە تا ئێستا لە محکەمە بڵاو نەکراوەتەوە بەڵام فەلسفەی نادەستوری بوونێ میانزە کورسیە بە قەناعەتی مەگەڕێتەوە بۆ دوو خاڵ یەکەم هەموو ئەوانەی کە دەچنە پەرلەمان ئەو سەد کەسەی کە ئێستا بە بڕیاری محکەمەی اتحادی کورسیەکانی پەرلەمان بۆ بەسەد ئەم سەد کەسی کە ئەچنە پەرلەمان نوێنەری پێکاتیەکی دیاریکراو نین دەش بە پێکاتیەکی تر کە دەچنە پەرلەمان لە یەکەم دانیشتنا سوێندی یاسایی دەخۆن بەوەی کە نوێنەری گەلی ئەرێمی کورسان بن بە هەموو پێکاتەکانی و بە هەموو جیاوازەکانیەوە بۆیە بێگومان لادان ئەم یانزە کورسیە نەدەش بە مافی پێکاتەکانە و نەبڕکەیەکی نادەستوریە وەکوەوەی کە هەندێک لایەن تەفسیری بۆ دەکات لە هەمان کاتە تەخسیس لە هەمان کاتا وەکو پاساوی دۆم بۆ ئەم بابەتە تۆ تەخسیسکردنی یانزە کورسی بۆ پێکاتەیەک وا دەکات سبەینی ئەم پێکاتەیە کە جۆ پەرلەمان نتوانێت ئەم سوێندەی بخوا کە ئێستا باسمان کرد چکە ئەو ڕۆشتۆ بۆ دیفاعکردن لە مافی پێکاتەیەک یان توێژێکی دیاریکراو لە ئەتێکە ئەمە لە جەوهەری دەستورا شتی وامان نینە ڕاستەیە چکە وەکوتم تۆ دەچیتە ئەوێت تۆ مجرڕدی وەکو مشەڕع وەکو یاسادانەر یاسا بۆ هەموو هەرێمی کورسان دادەنیت تەنزیمی ماف و ئازادیەکان و هەموو ژیانی هاوڵاتیانەکەی بەدەل لەوەی کە ئەمە کێیەوە چ دیانەتێکە چ پێکاتەیەەکە باشە کەواتە دکتۆر ئەو خوێنەوە جیاوازانەی کە بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکرێت لە هەرێمی کوردستان چارەنووسی سیاسی هەرێمی کوردستان بەکوێ دەگەێنێت بەڕاستی چارەنووسی هەرێمی کوردستان خۆ ئێستا لە لێواری ڕوخانایە ینی ئێستا ئێمە ئەوەی کە ئەمەلێک هەمان بێ ئەوەیە کە محکەمەی اتحادی گرێکوێرەی پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کردەوە ئەبێت دەسوبرد بکەین لەوەی کە ئێمە بە نزیکترین کات کە دەگونجێ لەگە ڕێنمایەکانی کۆمیسیۆنا ماوەی هەڵبژاردن ڕۆژی هەڵبژاردن دیاری بکەین و هەنگاو بنین بەرەو هەڵبژاردن و لەو هەڵبژاردنە جارێکی تر شەرعێت بگەڕێنەوە بۆ دامەزراوە دەستوریەکانمان و جارێکی تر ژیانێکی نوێی سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین چارەنووسی سیاسی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپایە ئێستا پەرلەمانت نییە ینی لە تەنانەت لە زۆر وڵاتە وجودی پەرلەمان ئەوەندە ئەهمێتی پێدراوە ئەڵێ ئەگەر بە بڕیاری محکەمەش پەرلەمان هەڵوەشایەوە ئەو پەرلەمانە ئەبێ بەردەوام بێت تاواکو هەڵبژاردن دەکرێت بۆی نابێت مودەی نەبوونی پەرلەمان نابێت زۆر درێژە بکێشێ ئەمە خاڵێکی تر ئێستا تۆ ئەنی لە دۆخێکای کە حکوومەتت حکوومەتی تەصریف الأعمالە واتە حکوومەتی کاربەڕێکەرە حکوومەتی کاربەڕێکەر لە ڕاستیدا بە گوێرەی دەستور بە گوێرەی تەفسیری محکەمەی اتحادی دەسەڵاتەکانی زۆر مەحدودن ناتوانێت لەسەر کۆمەڵە پرسیگرن قسە بکە تەنها مافی دامەزرانی لە باڵاکانی نییە و زۆر ینی ئەم دەسەڵاتە مقەیەدە تەسی لە مافی ژیان و خەدەمات و هەموو کۆی پرسەکانی کۆمەڵگەی کوردیەکە بۆی ئەم تەوقیتە ئەم دۆخەنە ئاسایە و ناسروشتی نابێت زۆر درێژە بکێش ئەگەر نا دوور نییە سەرکێشێ بۆ ئەوەی کە ڕاستەخۆ هەر ئەم کیانە بکەوێتم بەرمەتەسێکی گەورەتر و محکەمەی اتحادی ملزەمی حکوومەتی ناوەند بکە بۆی کە خۆ ئیداری هەرێمی کوردستان بدا لە ڕووی تەشریع و تەنفیزی و قەزائیشەوە ئەمە نادەستوری یعنی ئەمە تا ئێستا محکەمەی اتحادی ئتجاهی بەم شێوەیە نییە بۆی ڕوون بین محکەمەی اتحادی هەر لە خودی بڕیارەکەی پێرەیدا کرد بیسوێکی مانگ دەچوو باسی ئەوەی کردووە کە هەرێمی کوردستان کیانێکی مستەقلی هەیە بەڵام کاتێک ئێمە نەتوانێت خۆمان ئەو مافانە ممارەسە بکەین بێکواتەدی دکتۆر هەروەکەوەی باست کرد کە بڕیارەکەی دادگای فیدراڵی گرێکوێرەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی کردوێتەوە ئەگەر بێت و بەشێک لەلایەنە سیاسیەکان لەم کێشمەکە ئێستا بۆ خوێندنەوەی بڕیارەکانی دادگای فیدراڵی هەیەە و بۆچوونی جیاوازیانەیە ئەمە پێل بکێشێت بۆ قۆناغێکی دیکە کاریگەری لەسەر هەڵبژاردن یاخود دەستنیشانکردنی وادەیەک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروست ناکات لە ڕاستیدا لە ڕووی دەستوری و یاساییەوە نەخێر نابێت دروستی بکە بۆ لەبەرەوەی ڕێی محکەمەی اتحادی یان قراری محکەمەی اتحادی قرارێک نییە کە ئێمە دوای دەرچوونی قارەکە خوێندنەوەی بۆ بکەین بڵین دەستوری یان نادەستوریە ئەم قسەیە جملەیەکی سیاسیە بەڕاستی ئەمە جملەیەکی سیاسی نەک ئەوەی کە بڕیاری محکەمە سیاسی بێ ئێمە ئەبێ ئەنی واقعی بین ناڵێن بڕیاری محکەمەی اتحادی بڕیارێکی زۆر پێرفێکتەوە وەکوای لە محکەمەیەکی فەڕەنسیەوە دەرچوو بێ لە عێراقا دەردەچێت و هەمومان دەزانین معادلاتی سیاسی چۆنە بەڵام بە نەتیجە ئێمە هیچ جیهەتێکی ترمان نییە لە سەروی محکەمەی اتحادیەوە کە تەتانە لە بڕیاری محکەمەی اتحادی بدەین بە گوێرەی مادەی 94 دەستور بڕیاری محکەمەی اتحادی ملزەمە بۆ هەموو دەسەڵاتەکان بە هەرێم و عێراقیشەوە قابلی تانە لێدان نییە و قابلی ئەوە نییە کە گفتوگۆ بکرێت لەسەر ئەوەی جێبەجێ بکەین یان جێبەجێ نەکەین
دەبێ گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی چۆن جێبەجێ بکەین بە چ میکانیزمێک جێبەجێ بکەین و میکانیزمی گونجاو لەگەڵ ڕۆحی ئەو بڕێرانەی کە دەرچووە بۆ ئەوە وتم هیچ بەدیل و هیچ دەرگایە و هیچ دەرفەتێکی ترمان نییە لەوەی کە خۆمان بدزینەوە لە جێبەجێکردنی ئەم بڕیارە تاکە دەرگا ئەوەیە کە بە زووترین کات موعیدی انتخابات دیاری بکرێ و هەنگاو بنێن بچین ناو پرۆسە عملیەکانی ئامادەکاری بۆ هەڵبژاردن. بەڵێ دوکتۆرێکی دیکە لە بڕیارەکان ئەویش داوەشکردنی موچێ لە ڕێگەی بەغدادەوە تا چەندێک ئەمە چارەسەری کێشە و گیریگرفتی موچە دەکات و چارەنووسی ئەو سێ موچەی دیکەی هەرێمی کوردستان بەکوێ دەکات؟ بەڵێ طبعا ئەم بڕیارێکی دیسانەوە ئێمە لە ساڵی 2022 سکاڵایەک بەرزکرایە بۆ محکەمەی اتحادی لەسەر پرسی موچە ئەو کات محکەمەی اتحادی پێوا بوو ئەم بابەتە لە قساس و تایبەتمەندی ئەو نیە و داواکەی ڕەت کردەوە لە ڕووی شکلیەوە ئەو کات تانەکە وا درابوو وەکو قراری تەعەندان لە قرارێکی ئیداری ئێمەش دەزانین محکەمەی اتحادی هەبوو ئەتجاه ئەنی ڕۆشتووە بڕیاری ئیداری لە قساسی محکەمەی ئیداریە بەڵام ئەم جاریان لەم داوایە من هەر پێش دەچوونی بڕیارەکە هەر ڕێگەی کورساتەوە گفتوگویەکمان کرد پێم وابوو کە ئەم جارە ئەم داوایەکە ئیقامە کراوە سەر پرسی موچە بە شێوازی ئیقامە کراوە کە ئومێد ئەەکەین پرسی موچە کۆتایی پێ بێنەوە حەسمی کا لە ساڵحی موچە خۆران ئەوە نەتیجەکەش بینیمە هەر بەم شێوەیە دەرچوو محکەمەی اتحادی پێی وایە لەم بڕیارەیدا فەلسفەی بڕیارەکە ئەوەیە هاوڵاتیانی عێراقی بە گوێرەی دەستور لە ماف و ئەکدا یەکسانن چی لە هەرێمی کوردستان بن چی لە چوارچێوەی حکوومەتی عێراقیە چی مامۆسایەک بە یا فەرمانبەرێکی هەر لە دامەزراوەکە کار دەکات بۆیە ناکرێ لە بەغدا موچە هەسی ڕۆژارێک بدرێ بە هەموو ماف و امتیازاتەکانیەوە لە هەرێمی کوردستانە چەرمانجارێ موچە بدرێ ئەمە محکەمەی اتحادی خۆی بە پارێزەری دەستور دەزانێت و خۆی بۆ دەزانێت کە محافظە لەسەر ئەستقراری هەموو عێراق بک بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئلزامی هەموو هەردوو حکومەتی کردو بە تایبەتی ئەنی بە تایبەتی ڕووی دەمی لە حکومەتی اتحادیە کە دەڵێ ئەرکی تۆیە موچەی چۆن موچە خۆرانی بەغدا و ناو پارێزگاکانی تر دابین دەکەی ئاواش موچەی هەرێمی کوردستان دابین بکەیت و هاوکات ئیلزامی سەرۆکی حکومەتی هەرێمی کردو کە دەبێت هەماهەنگ و تەنسیق بکات لەگەڵ حکومەتی عێراقی لەگەڵ سەرۆکی حکومەتی سەرۆکوەزیرانی عێراق بەوەی کە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارەوە بۆ پێدانی موچە بۆ تەوقیتەی کە لە عێراقا دەدرێت ئەمە وەکو خاڵی یەکەم ئەوەی کە دەوتریە ئەم بابەتێکی ئەوەیە کە ڕاستەخۆ موچە بدریانە دێ من دەمەوێت زۆر بە کورتی لەسەر ئەم بابەتە ئەنی ئەوە ڕوونکەمەوە یەکەم پرسی موچە بە گوێرەی ناوەڕۆکی ئەم بڕیارە ڕاستەخۆ نییە وەکو هەنگاوی یەکەم بەڵکو ئیلزامی هەردوو سەرۆک حکومەتی کردووە کە تەنسیق بکەن بۆی بە زووترین کات شایستەی دارایی موچەخۆرانی هەرێم وەکو موچەخۆرانی عێراقی لە کاتی خۆیان بدرێ بەڵام ئەگەر ئەم تەنسیقە نەکرا لە هەمان کاتە هەموو دامەزراوەکانیشی مولزەم کردو لە هەرێم ئەگەر ئەمە نەکرا دەرگاهی کردوتەوە ئۆپشنێکی داوە مەجالێکی داوە بە هەموو دامەزراوەکانی تر لە هەرێمی کوردستان چی محافظە بێ یان هەر وەزارەتێک بێ کە خۆی ڕاستەوخۆ بە سیغەی جوازی ئەمەیانوت ئەم دەرگایە کردوتەوە کە بۆتان هەیە بە شێوەیەکی ڕاستەخۆ تەنسیقی مباشر لەگەڵ وەزارەتی دارایی عێراقیا بکەن بۆ ناردنی قائیمەی موچەوە لەو ڕێگەوە ملزەمی وەزارەتی دارایی عێراقی کردو کە ڕاستەخۆ موچەی ئەو وەزارەتە یان ئەو دەستێ یان ئەو محافظەی ڕاستەخۆ لە ڕێگەی مەساریفە حکومەتی اتحادیەکانەوە بنێردرێت و ئەو نسبەی کە دەنێرێ لە پشکی هەرێم لە میزانیە دەیبڕێت کەواتە قۆناغی یەکەم ئەوەیە کە دەبێت حکومەتی هەرێم ئەگەر دەیەوێت وەزارەتێک یان محافظەیەک بە ڕاستەخۆ داوای موچەنەکە ئەوە دەبێت دەست پێشخەر بێ و هەنگاو بنێ بۆ ئەوەی ڕاستەخۆ قائیمەیەکی گونجاو لەگەڵ یاسا و ڕێنمایەکان قائیمەی موچەخۆران لە ڕێگەی وەزارەی دارایی و بنێردرێ بۆ وەزارەی دارایی عێراقی بینیشمان دوێنێ بوویان پێرێگەر هەڵە نەبم وەزارەی دارایی عێراقی داوای لە وەزارەی دارایی هەرێم کردووە لیستی موچەی بۆ بنێرێ ئەگەر وەزارەی دارایی هەرێم ئالەوە مماتەڵە بکات لەم خاڵە وەزوو بەدەم ئەم داوایەوە نەچێ ئەو کات بڕگەی دۆمی بڕیارەکە دەرگای کردوتەوە بۆەوەی کە بۆ نمونە پارێزگای سلێمانی لیستی موچەخۆرانی خۆی بە قائیمەیەک ڕاستەخۆ بنێردرێ بۆ وەزارەی دارایی ئیتیحادی و بڕیارەکە ملزەمی وەزارەی دارایی ئیتیحادی کردووە کە موچەی ئەو دەستەیە بنێردرێت کە قائیمەکەی بۆ باسی ئەوشی کردووە ڕێگە پێدراوە گەر هاتوو هەر پارێزگایەک بەجیا موچەکەی خۆی پێ بدرێتە بۆ منە سلێمانی ئەگەر هاتوو لیستەکەی ڕادەست کرد ئەوە موچەی سلێمانی ئەدرێ بڵام موچەی هەولێر و پارێزگەکانی دیکە نادرێت تاوکو ئەوانش بە هەمان شێواز لیستەکان ڕادەست نەکەن
بەڵێ بێگومان وەکوتم هەنگاوی یەکەم محکمە اتحادی وای نەوتووە ئەڵێت دەبێ هەردوو سەرۆک حکومەت تەنسیق بکەن و ملزەمی کردوون کە هەماهەنگ بن و قائمەی موچەوەکو یەک لیست لەلایەن حکومەتی هەرێمە بنێردرێ بۆ وەزارەی دارایی عێراقی و موچە بنێردرێ ئەگەر ئەمە نەکرێ بێگومان دەسەڵاتی داوە ئەمەیان بە سیفە ئیلزامی نەیوتووە ئەڵە لكل جهات الأخرى مثلا يعني هەموو ئەو جیهەتانەی کە لە چوارچێوەی هەرێمی کوردستان وجودیان هەیە و دەسەڵاتی ڕێخستنی قائمەی موچەیان هەیە تەمان ئەمەش هەموو ئەو دامەزراوانە دەگرێتەوە کە شخصیەتی معنەویان هەیە وەکو محافەزە وەکو وەزارەتەکان وەکو دەستە سەربەخۆکان بێگومان بەڵێ بەو شێوازەیە ئەگەر هاتوو حکومەتی هەرێم یا وەزارەی دارایی هەرێم هەنگاو نەنێت ئەو کات هەر وەزارەتێکی هەر دەستەیەکی هەر محافەزەی ئەتوانێت خۆی قائمەی موچە بنێردرێ و هەر لە خودی بڕیارەکە ئاماژەی بۆ داوە کە ئەو قائمەی موچەیە دەنێردری ئەبێ کێ تەوقیعی لەسەر بکە بۆی وەزارەی دارایی عێراقی پێوەرگرێ تەفاسیلێکی داوە کە دەبێت لایەن ژمێریار و لەلایەن وردبین و لایەن ڕئیسی ئەعلای دائیرەکەوە وردبینی بکرێ و پاشان هەموو ئەو ماف و مستحقاتانەی لەو قائمەی موچەیە دانراوە هەموو ئەو پلەبەندی دانراوە سەرۆکی باڵای ئەو دامەزراوەیە لی مەسئولە بە گوێرەی بڕارەکەی محکەمە. باشە دکتۆر هەڵبەتە لە بڕیارەکەدا بازەوە کراوە کە دەبێت حکومەتی هەرێمی کوردستانیش پابند بێت بە ناردنی داهاتە نەوتی و نانەوتیەکانەوە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ کێشەی هەبوو لە ناردنی ئەم داهاتانەیە ئەو کات ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم ئیشکالی بۆ دروست نابێت بە گوێرەی بڕیارەکەی محکەمە اتحادی ئەم بابەتانەی جا کردوتەوە ئەوەی کە باسم کرد لە بڕگەی دۆما باسی کردو ئەوەی کە جنابەت پرسیارت کرد لە بڕگەی چوارەمە باس کراوە تەواو جای کردوتەوە و ڕەبتی نەکردوتەوە بەیەکەوە ئەگەر ئەو التزامی نەکرد ئەمەش التزام نەکات ئەم التزامەی وەکو التزامێکی حتمی داناوە کە دەبێت بەم شێوازە جەبەجێ بکرێت پاشان لە بڕگەی چوارە ئەڵێ حکومەتی هەرێمیش ملزەمە هەموو داهاتە نەوتی و نانەوتیەکان تەستیم بکات ئەنی ڕەنگە دیسان پرسیار ئێوە بکرێ ئەگەر نەیکرد حکومەتی فیدراڵ چۆنین موچە بنێرە لە کاتێکە ئەم داهاتانی دەست نەکەوێت ئەو کات حکومەتی فیدراڵ حکومەتی ناوەند دەتوانێت لە پشکی هەرێم لە میزانیە هەموو ئەو داهاتە نەوتی و نانەوتیانەی کە حکومەتی هەرێم دەستی ئەەکەی و نانێرە دەتوانێت لە پشکەکانی تر ببڕێ لە بابەکانی تری بودجێ هەرێم ئەو پشکە ببڕێن نەک لە موچەی موچەخۆران وەکوتە موچەی موچەخۆران زۆر بە ڕوونی زۆر بە حتمی زۆر بە شێوەیەکی التزامێک کە قابلی خۆلێت زیینەوە و تاجیلکردن نییە بۆ شکڵی کە باسم کە ڕوون کراوەتەوە. بەڵێ دکتۆر ئەمڕۆ دانیشتوانی دادگای فیدراڵی سەبارەت بە بەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت پێ دوای دانیشتنەکەی ئەمڕۆ بەکوێ دەگات؟ بەڵێ تەمان لەسەر ئەم دانیشتنی ئەمڕۆ من پێم وایە لە ساڵی 2022 جارێکی تر سکاڵایەک پەیوەندیدار بم بابەتەوە هەبوو محکەمەی اتحادی ڕەدی کردەوە بەهۆی عەدەمە اختصاصەوە نەبوونی اختصاصەوە بەڵام ئەم جارەیان دیسانەوە ئەم سکاڵاکاران لە سکاڵاکەیان باسی ئەوە ناکرد کە بڵێن تەرفیعەکەمان ڕاگیراوە وەکو تەعنێک لەم بڕیارە بەڵکو دەڵێن داوا لە محکەمە دەکەن حکومەتی هەرێم پابند بکا بە جێبەجێکردنی یاسای موچەی فیدراڵ وەکو خۆی چۆن لەوێ لە حکومەتی ناوەند پلە بەرزکردنەوە ڕانەگیراوە و فەرمانبەرێک و مامۆستایەک لە بەشەکانی تری عێراق ئەنی تەرفیعاتی خۆی بەردەوامە لە هەرێمیش بەردەوام بێ ئەمە من پێشبینی دەکەم دیسا محکەمەی اتحادی ڕاستی بەم شێوازە بڕیار بدا کە ئیلزامی حکومەتی هەرێم بکە بە جێبەجێکردنی یاسای موچەی عێراق فیدراڵ چکە وەکوتم لە بڕیاری پێشووتریا کە لە 20 مانگ دەچوو باسی ئەوە دەکات کە موچەخۆرانی هەرێم مافی خۆیانە لە هەمان تەوقیتی پێدانی موچەی عێراق بە هەمان مستحقاتەوە بدرێت و ئەم بڕیارەش پەیوەندیدارە بە بڕیاری پێشووە چکە ئەگەر ئەم بڕیارە محکەمە حەسمی نەکات ئەو کات بڕیارەکەی پێشووی توان بڵێن بە جوزئی جێبەجێکرێ چکە ئێستا موچەخۆرانی هەرێم مامۆستایان لە هەرێم هەر موچەخۆرێک کۆمەڵێک تەرفیعی کۆمەڵێک پلە بەرزکردنەوەی لەدەست چووە ئەگەر ئەمانە بۆی قەرەبوو نەکرێتەوە ئەو کاتیسان نایەکسانیەک لە بینی موچەخۆری هەرێم و موچەخۆری حکومەتی ناوەندیا دروستە بێت بۆیە پێم وایە محکەمەی اتحادی دیسان بۆ ئەتجاها بڕات کە حکومەتی هەرێم پابند بکا بە جێبەجێکردنی یاسای موچەی عێراق و ئەم بابەتە ڕێکخاتەوە بیرمانە چێ چەند مانگێک پێشتر لە 2023 جارێکی تر لەسەر پرسی موچەی خانشینانی هەرێم سکاڵایەکە بۆ محکەمەی اتحادی هەر بەم ئەسلوبە با بڵێن بەم ئەتجاها ڕۆژت کە حکومەتی هەرێمی پابند کرد بەوەی کە
یاسای خانشینی گرتووی عراقی جێبەجێ بکە و خانشینێک لە هەرێم وەکو خانشینێک لە عێراق دەبێ هەمان مافهوم امتیازاتی هەبێ. باشە دکتۆر هەڵبەتە ئەگەر بێت و حکومەت پابند کرا بەوەی کە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ بکاتەوە ئەگەر بێت و مافەکانی ڕابردویان بۆ نەگەڕێتەوە لە ڕووی موچەوە ئەو کاتە دەکرێت بڵێ کێشە بۆ موچەخۆران یاخود بۆ پلەبەرزکردنەوەکەی بۆ ئەو موچەی کە لە داهاتوودا هەر فەرمانبەرێک پێی خانشین دەبێت دروست دەکات و لەم نێوەندەدا دادگای فدراڵی ئەتوانێت حکومەتی هەرێم پابند بکات هەم بەوەی کە مافەکانی پێشووتریان بۆ بگەڕێنێتەوە و هەم پلەبەرزکردنەوەش دەست پێ بکات لەبەروی هاوتا بێ لەگەڵ عێراقدا. بەڵێ سەبارەت بە مافەکانی پێشووتر دیسان قرارێکی محکەمە اتحادیمان هەیە لەسەر موچەفەوتاوەکان پێوا بۆ کەوە دەسەڵاتی ئەونی ئەو پرسێکی ئیداریە و لەو قرارێکە لە 20 مانگیش دەچوو کە هەندێک وای خوێندنەوەی بۆ کرد کە باس لە موچەی فەوتاو کراوە لە ڕاستیدا من ئەوەی کە بەردەستم بووە خوێنمەوە باس لە موچەی فەوتاوی تیان نییە تەنها باس لە ئەو موچە مستحقات دەکا و باسی موچە دەکا بە شێوەیەکی بەردەوام باسی ئەوان نەکاکەوەکو پاشەکە و دانراون ئەم بەرزبەت بەشی یەکەین پرسیارەکە بەرزبەت بەشی دووەمەوە ئایا ئەگەر لەسەر بڕیاری تەرفیع بڕیار دەچوو چۆن جێبەجێ دەکرێت ئەو کات حکوومەتی هەرێم ڕاستەخۆ دەبێ دامەزراوەکان وەزارەی دارایی ڕاستەخۆ برارە جێبەجێ بکەن و پلەبەرزکردنەوە بگەڕێنەوە بۆ دۆخی ئاسایی خۆی ئەگەر نا بڕیاریان دەرنەکرد ئەو کاتە ئەم بڕیارە خۆی بڕیارێکی سلبیە جێبەجێ نەکردنی ئەمە بڕیارێکی سلبیە و قابلی تانە لێدانە بۆ بەردەم محکەمەی ئیداری لە هەرێم ئەو کات محکەمە ئیداریش دەبێت ڕاستەخۆ پشتبەست بە بڕیارەکەی محکەمەی اتحادی دیسان جارێک تر بڕیار بدا بۆی کە بڕیار نەدانی حکوومەتی هەرێم نایاساییە و دەبێت بڕیار بدا خۆ بە نەتیجە ئەگەر حکوومەتی هەرێم بڕیارەکانی دادگای ئیداریان محکەمەی اتحادی جێبەجێ نەکا ئەو کات وەکو جۆرێکە لە عاسیبوون لە حکمی دادگا و جۆرێکە لە خۆدزینەوە و بە گوێرەی مادەی 329 لە یاسای سادانی عراقی ئەمە خۆی بۆ خۆی دەبێتە جەریمە دەبێت تاوان بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێم دۆخی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم وڵانە سیاسەکان باش تێگەیشتون لەم دۆخە پێم وان نییە ئیدی پەنا بن بۆ خۆدزینەوە زیاتر لەوەی کە پێی لە میکانیزم و چۆنەتی جێبەجێکردنەوەی برارەکان. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕێبار محەممەد ساڵح مامۆستای زانکۆ پسپۆرگیاسە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون لە بەیانی کوردستان نووسدا. سپاس دکتۆر. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆ بەیانی کوردستان نووزیش پێشکەشکرا کاتتان ئارام بێت ماڵتان ئاوتان بەخوای گەورەتان سپێت.